هاوڕێیان میوانە ئازیزەکان بە خێراتنیە مولایەکتانەکەین سوپاس بۆ ئەوەی ئەرکتان کێشاوە و ماندوو بوون و لە ڕێگای دوورەوە هاتوون ئەوەی ئەمڕۆ ئێمەی لێرە کۆ کردووەتەوە ساڵیادی شەشەمین ساڵیادی یان ئەتوانین بڵێین بەرز ڕاگرتنی شەشەمین ساڵیادی شەیدکردن و تیرۆرکردنی مامۆستای هێرشکۆییە بەدەستی چەتەکانی یەکێتی لە کۆیە. سەرەتا پێش هەموو شتێک دەقیقەیەک بە بێدەنگی ڕادەوەستین بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی مامۆستا شەید هێرش و سەرجەم شەیدانی ڕێگای نان و ئازادی. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان. لەمێ جارێکی تریش بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی یەک بە یەکتان بکەم بۆ ئەم یادە پیرۆزە و ئێستا شوتاری ڕێکخراوی داکۆکتان پێشکەشەکەم. مامۆستایان سەروەرن بینایی چاوی گەلن. ئەو کاتەی شکۆی مامۆستا بەر شەقدرا ئەو کاتەی بە فیشەک وەڵامی داوای ڕەوای مامۆستا درایەوە پەروەردەی گەلێک لە کەدار بوو ڕووخاو هیچ بەهایەکی بۆ نەما. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 6 ساڵ پێش ئێستا لولەی چەکی کۆیلەیەک و دز و گەندەڵێکی ناو دەسەڵاتدارانی باشووری کوردستان جوانترین مامۆستا و گەنجی میلەتیان کردە نیشانە و شەهیدیان کرد. ڕێکخراوی داکۆک داواکارە لە گشت چالاکوایان و مامۆستایانی کوردستان کەوا ڕێبازی مامۆستا هێرشکۆیی ورد نەکەن و بەردەوام بن لەسەر بەرزکردنەوەی دەنگ و ناڕەزایەتیەکانیان تاوەکو دەساڵاتداران نەتوانن چیتر مافی ڕەوای گەلێک پشتگوێ بخەن و وەلای بنێن. ئەی خۆی گەورە و میهرەبان ئەندامان و دۆستانی ڕێکخراوی داکۆک ئازادی خوازان و کوردانی بەریتانیا ئامادەبوانی قەدرگران و سوپاسی ئامادەبوون و وەفا و وەفاداریتان دەکەین. جێگای شانازیمانە کە مامۆستا هێرش بۆتە سمبولی بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی و ڕووناکی پرشنگدار بەدەست مامۆستایان گەلی مافخوراو. بەڕێزە ئەمڕۆ 6 ساڵ بەسەر پێداگیری ئێمەی خانەوادەی مامۆستا هێرش بۆ سەروەری یاسا و ڕادەستکردنی بکوژانی تێپەڕ دەبێ. هاوکات 6 ساڵ بەسەر ئەم مێژوە ڕەشە خوێناویە تێدەپەڕێت کەم مەڵبەندی یەکێتی لە شاری کۆیە تۆماری کرد. لە خۆپێشاندانەکانی 19 دیسەمبەری 2017 یەکێتی هەموو ڕێگاکانی بە سەربازکردنی شار و شارۆچکەکانی و گەمارۆدانی هاوڵاتیان لە زۆنی سەوز گرتەبەر بۆ ئەوەی ئەم پەیامە پیرۆزەی مامۆستایان کبکات و نەگاتە جێ. ئاش بەتاڵ ئاش بەتاڵ بڕوخی حکمی پاتاڵ چۆڵی کەنە و کورسیە میلەت هەمووی بەرزیە چۆڵی کەنە و کورسیە میلەت هەمووی بەرزیە. کردارەکان یەکێتی پارتی هەمیشە ئەو قسەیە پشتڕاست دەکاتەوە کە لە هەر شوێنێک بکوش نەدۆزرایەوە ئەوە دەسەڵات لێ بەرپرسە. شەهید مامۆستا هێرش و هەموو شەهیدانەی تر کە بەدەستی میلیشا و چەکدارەکان یەکێتی پارتی کوژران و تیرۆرکران هەمیشە زیندون و ئەوان لەبیر ئێمە ناچنەوە و تاوانبارانی ئەو ڕووداوەش دەناسینەوە و ئەوانیش لەبیر ئێمە ناچنەوە. تاوانەکان یەکێتی پارتی ئەوەندە زۆرن کە هەمیشە ئێمە لێرە کۆ دەکەنەوە هۆکاری سەرەکی کۆبوونەوەی ئێمەن. مامۆستا هێرش لە ساڵی 2017 شەهید کرا لە کاتێکدا لەگەڵ هاوڕێکانی داوای بە مافی و حەقی خۆی دەکرد کە چێتا ئێستا مامۆستایانی هەرێمی کوردستان بێموچە و بێ حکومەتی سەرەتایی خۆیانن. لێرە لە لەندەن ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک پشتگیری مامۆستایان دەکەین و لە حەق و مافیان پشتگیرێکی تەواوی خۆمان ڕادەگەێنین و شەهید مامۆستا هێرش و تەواوی شەهیدانی دەسەڵاتی گەندەڵی کورد جێگایان بەهەشتی پان و بەرین بێت. سڵاوتان لێبێ هاوڕێیان، من وەکو برادێک و هاوڕێکی نزیکی شەهید هێرش کە بەیەکەوە بووین لە زانکۆ شایەدی ئەوەی بۆ دەم کە کەسێکی چەند پاک و جێگەی متمانەی خەڵکی بوو و لە بەشی قسمی عەرەبی لە زانکۆی کۆیە تەخەڕوجی کرد و تەواوی کرد. بۆیە ئێمە پاڵپشتی خۆمان دووپاتەکەینەوە لە هەموو ئەو شەهیدانەی کە لە پێناو ئازادی و نان و قوتی خۆیان لەو وڵاتە بێنازەی ئێمە سەریان ناوەتەوە. مامۆستا هێرش
مامۆستای زمانی عەرەبی بوو لە پەروەردەی کۆیە و خۆی و کۆمەڵێک لە هاوپیشە و خەڵکانی ناڕازی لە نادادی و ستەم ڕژانە سەر شەقامەکانی هەرێمی کوردستان. ئەگەرچی ئەوان بەدەر لە داواکردنی مافی ڕەوای خۆیان بەو پەڕی هێمنیشەوە لە هەوڵی ئەوەدا بوونوانەیەکی ئەخلاقی فێری دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بێنازە بکەن، ئیتر خۆ ئەوان پەروەردەکان و پیشەی ئەوان خەڵک فێری ئەخلاق بکەن بێگوێدانە ئەوەی بە ئەو خەڵکانە دەسەڵاتیشیان لەدەست بێت. وەڵامی هەموو ئەمانە نەک هەر پێنەدانی مافی خوراویان بوو، بەڵکو وەکو دەوترێت وەڵامی گوڵی مامۆستایان بوو بە گولە. دەسەڵات نەک هەروانە ئەخلاقیەکانی مامۆستایانی وەرنەگرت، بەڵکو لەجێ ئەوە خۆیان بوون بە پەروەرشیار و وانەی ئەو پەڕینە ئەخلاقیان بە هەموو پەروەردەی جیهاندا و مامۆستایان خەڵتانی خوێن کرد. بۆ دەمکوژن هاتوون گوێم بۆ بگرن، نەک نیشانەی گول لەم لێ بگرن. بۆ دەمکوژن دڵنیام داکم لەبەر دەرگا وەستاوە، چەند جارێک پرسیاری کردووە ئەڵێ هێرش نەگەڕاوە. بۆ دەمکوژن چونکە ئەڵێم نیر سەدەی ئەم گەلە واژێر دەستەیە، فەرمانڕەوای ئێرە ئەوێ هەر مافیا و دز و چەتەیە. بۆ ئەم کوژن چونکە ئەڵێم دەست لە چەکێکی دەسەرسەری لە گشت بەهایە بێبەری نابێت خاوەنی بڕیار بێ گەل بەدەستیەوە گرفتار بێ. دوێنێ جاش و گەڵفرۆش بوون ئەمڕۆ فەرمانڕەوای شار بێ. بۆ ئەم کوژن چونکە ئەڵێمە حکومەتە زۆر هەڵەیە، هەرچی شکۆیەم گەلەیە لەژێر پێم دوورگەلەیە. بۆ ئەم کوژن چونکە ئەڵێم ئەو وڵاتە چی دادگایە بەرامبەر خاوەن پایە بێ ئاگا و نابینایە. بۆ ئەم کوژن چونکە ئەڵێم هەرچی لق و چی مەڵمەند و چی مەکە و بارەگایە لە حاڵی گەل بێ ئاگایە، تەنها خەمی گیفان و کورسەکەی ژەرقونیاندایە. بۆ ئەم کوژن چونکە ئەڵێم دەبێت لەم خاکە ژیان یەکسان بێ، نەگەڵ ماڵی پر دۆلار بوو هەژار ئاواتی یەک تکەنان بێ. وا هەزەکەن کە ترسین لەو ساتانەی هەژار و برسین، نەترساوی نەهەشترسین ئێمە هیوای گەلێکی برسین. شەرم نادگرێ نیشانەی گولە لە سنگم مەگری، دەستت بشکێ ئەو فیشەکەی کە ئیتەقێنی جەرگی داکمی پێشتێنی. دەسەڵاتی جوود بنەماڵەی پارتی و یەکێتی بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گولە و بە فیشە وەڵامی خۆپشاندەرەکانیاندایەوە و یەکێک لەوانە کە شەهید بوو مامۆستا هێرش بوو، شەهیدی نان و ئازادی. و داوا لە هەموو کەسێک و بەتایبەت خەڵکی کۆیاکەم کە هیچ کاتێ مامۆستا هێرش لەبیر نەکەن، کە شەهیدەکانیان لەبیر نەکەن و ئێمە هیچ کاتێ لەبیرمان نەچۆتەوە کە تاوانبارانی ئەو تاوانە هەتا ئیستا نەدراوە بە دادگا و ئاشکرا نەکراوە و سزای وەرنەگرتو و سزای خۆی وەرنەگرتو. ئێمە لەبیرمانە بێت و لەبیرمان ناچێتەوە و هەموو کاتێ داوای سزادانی تاوانبارانی مامۆستا هێرش و شەهیدانی ترەکەی. هیچ سیرتان لێنێت لەم هەرێمەی ئێمە کە داوای ئازادی بکەی ئەتکوژن، داوای نان بکەی ئەتکوژن، لەسەر حەقی ژیانکردنی خۆت لێت نەگەڕن بژین. بۆیە لێرە لەو مایکەوە بە ئێوە ڕادەگەێنم هۆ دەسەڵاتی کوردی ڕۆژانە خەڵکە کوژن، هیچ بەروارێک نییە ڕۆڵەی ئەو میلەتتان تێدا نەکوشت بێ. ئەمان کوژن دەربە دەرمانەکردن، بەڵام دڵنیا بن ئەم دەسەڵاتە تا سەر بۆ ئێوە نییە. عەرشی دەسەڵاتەکەتان ڕۆژێک لە ئاسمانەوە دەین بە زەویدا. بەڕێز دەمەوێت لێرەوەتان بۆ دووبات بکەمەوە کە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەرگیز کۆڵ نادەین هەتا بکوژانی شەهید مامۆستا هێرش و سەرجەم شەهیدانی ڕێگای نان و ئازادی و قەڵەم نەدرێن بە دادگا و نەیاخەینە کونجی زیندان و لێرە لە ئەوروپا و لە لەندەن بە تایبەتی تەواوی ناوەندە جیهانیەکان و ڕێکخراوی مافی مرۆڤ و ئەمن سیتی ئاگادار دەکەینەوە و پێیان دەڵێین کە بکوژانی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و سەرجەم شەهیدانی قەڵەم و ئازادی و مامۆستا هێرش نەگیراون و سزا نەدراون و نەدراونەتە دادگا. بۆیە تەواوی پشتیوانی خۆمانیان بۆ دووباتەکەینەوە و دووبارە پشتیوانی خۆمان بۆ شیروان شێروانی و زیندانیانی بادینان دووباتەکەینەوە. هەرگیز کۆڵ نادەین تاوەکو ڕوو ڕاستەقینەی ڕووی ڕەشی ئەم دەسەڵاتە دوو بنەماڵە چەتەگەری ئاشکراکەین لێرە، وەک چۆن هەمیشە ڕسوامان کردوون لێرەمان لێکردوونەتە کوژنەمشکی و قەیسەری لەن دەرمان لێکردوونەتە دۆزەخ. هەرگیز ناهێڵین ڕووی ڕەشیان بێنە ئێرە و تەواوی ناوەندە جیهانیەکان ئاگادارەکەینەوە دووبارە کە ڕووی ڕەشی ئەمانە چۆن دەستیان سوورە بە خوێنی شەهیدان، دەستیان سوورە بە خوێنی ئەو ڕۆژنامە نووسانەی کە داوای ماف و ئازادی ئەکەن.